بەر لە بەڕێوەچوونی ڕیفراندۆمە چاوەڕوانکراوەکەی باشووری کوردستان وەک دڵنیاییەک بۆ سەرکەوتنی پرۆسەکە داوای یەخستنی نێوماڵی کورد و چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان دەکرێت. با بۆچوونی شارەزایانی بواری مێژوو هەر کاتێک کورد ناکۆک و پەرتەوازە بوو بێت دەستکەوت و ئامانجەکانی لەدەستداوە. لەم کاتەدا کە کورد ئەنگاو بەرەو ڕیفراندۆم و سەربەخۆی دەنێت یەخستنی نێوماڵی کورد و چارەسەرکردنی کێشەکان وەک تەنیا مەرجی سەرکەوتنی پرۆسەکە هەژمار دەکرێت. ئەم قۆناغی بەرەو ڕیفراندۆم و سەربەخۆی کوردستانە وە قۆناغی وەکە بەرەو شەڕی داعش بچینەوە ئێمەی کورد کاتێوا تۆ کورد لێرە ئەگەر دەتوانێت ڕیز بێلانیکەم پەیامەکانی یەک خات ئەیلانەکەم بەیەک پەیام بڕێ بەرەو ڕیفراندۆم بەرەو سەربەخۆی چونکە ئەمە دەفەتێکی مێژووی بۆ مەڕێکەوتووە وە کورد بەرهەمی شەڕی داعش وەردەگرێت ئەو بەرهەمە سوالەکە ئەوەیە ئایا دوجار لە دۆهۆ کۆلۆر سلێمانی ببینە دەوڵەت یا لە شنگار و کەرکووک و دووسخورمات و خانەخین وای پێڵەمانی سەوچل دیارە ئەمە بەرسە چوە ساڵسە توانای کورد ساکورد بە یەک پەیامەوە هەموو ئێساسەکان بە یەک پەیام بەرەو ڕیفراندۆم بەرەو سەربەخۆی کوردستان بڕۆن و بەرگەی نەهامەتەکانی دوای سەربەخۆیی بگرن. ئامادەکاریەکان بۆ بەڕێوەچوونی ڕیفراندۆم و ڕاپرسی لە کاتێکدایە جۆرێک لە پەرتەوازەی و ناکۆکی لە نێوماڵی کورددا بەدی دەکرێت بۆ دەربازبوون لەم ڕەوشەی ئێستا یەکگرتووی نێوان لایەنەکان و کۆدەنگی لا سەر پرسە نیشتیمانیەکان با تەنیا ڕێگەی چارەسەرکردنی کێشەکان دادەنرێت. دەبوایە بەر لەوەی پرسی ڕیفراندۆم بهێنێتەکایەوە دەبوایە یەکگرتووی ماڵی کورد زامن بکرایە بە شێوەیەکی تر دەتوانین بڵێن کە پارتە سیاسیەکان هەمویان لەسەر استراتیژیەتێکی نەتەوەیی بۆ بەژۆندیە باڵەکانی نەتەوەیی یەکیان بگرتایەوە هەمویان بەیەکەوە ئەم پرسیان بهێنێتە تا ئاراوە پێشنیاری پارتێک نەبووایەوە بەلاشمەوە کە زۆ گرنگ بوو ئەم پرسا لەبەرەوەی زیاتر ڕەهەندێکی یاسایی هەیە کە لە پەرلەمانە بکرایە مەسەلەن پەرلەمان کارا بکرێتەوە لە پەرلەمانەوە واقعیان بهێنایەتە نەوەکو سەرکردە سیاسی حیزبە سیاسیەکان بەیەکەوە کۆ ببنەوە و بڕیاری لەسەر بیان. ئێمە بێ پێش هەموو شتێ ماڵی خۆمان ڕێخین. ئەگەر ئێمە لە ماڵێکی گەورەی ناکۆکی من لە نێوانمانە بێ هیچ شتێکمان پێ ناکرێت. ئەم پرسێکی گرنگە بەڕێی من ئەمە ڕێکی شخصی خۆمە نابێ پەلە بکرێ. ئەبێ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان هەموو گەلی کورد بەعام لە فۆرمێکی ئاقلانیدا بە هێواشی بیر لەم بابەتە بکرێتەوە ئەو کاتە بڕیارێکی گونجاوی لەسەر بدرێت. زۆربەی لایەنە سیاسیەکان ڕێکەوتون لەسەرەوەی 25 ئەیلولی ئەم ساڵ پرۆسەی ڕیفراندۆم لە باشووری کوردستان بەڕێوە بچێت. بەڵام پرۆسەکە لە کاتێکدایە کە هێشتا کۆدەنگی نێوان لایەنەکان لەسەر پرۆسەکە بەدی ناتووە و بەشێک لە لایەنەکان ڕەوشی ئێستا هەرێمی کوردستان بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە بە گونجاو نازانن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.